we started a platform where we host contests. دامەزرێنەرەکەی تەلێگرام کێیە؟ چۆن بووە تەباوکی 100 منداڵ؟ پاڤێڵ دورۆڤ تەمەنی 39 ساڵە و پێشتر تۆڕی کۆمەڵایەتی ڤیکەی دامەزراندووە. لە 2014دا رووسیای بەجێهێشت بەهۆی ڕەتکردنەوەی داواکاری حکوومەت بۆ ئاشکراکردنی زانیاری خۆپیشاندەران. دواتر دورۆڤ لە دووبەیەوە تەلێگرامی بەڕێوە برد. دامەزرێنەرەکەی تەلێگرام هەڵگری هاوڵاتینامەی ئیمارات و فەڕەنسایە. بە شێوەیەکی بەردەوامیش لە وڵاتانی ئاسیا و ئەوروپا گەشتی کردووە بەردەوەی دەستگیر بگرێت. تەلێگرام کە 950 ملیۆن بەکارهێنەری هەیە، چوارەم بەربڵاوترین تۆڕی نامەناردنە لە جیهاندا. دورۆڤ لە فەڕەنسا وەکو بەشێک لە زنجیرەیەکی لێکۆڵینەوەی دادوەری دەستگیر کراوە. دوێنێ بە کەفارەتی 5 ملیۆن یۆرۆ ئازاد کرا. بە پێی زانیاریەکان دەستگیرکردنەکە بەهۆی بەڕێوەبردنی نەگونجاوی تەلێگرامەوە بووە. ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا ڕایگەیاند بە هیچ شێوەیەک بڕیارەکە سیاسی نییە. وتەبێژێک لە پۆلیسی فەڕەنسا ڕوونکردنەوەی زیاتری لەبارەی لێکۆڵینەوەکانەوە داوە و دەڵێت هۆکارەکەی نەبوونی پابەندیە سایبەریەکان واتە ئاسایشی ئینتەرنێت لە تەلێگرام و ئەنجامدانی تاوانی داراییە لەو تۆڕەدا. دورۆڤ کە بە دەگمەن چاوپێکەوتنی تەلەڤیزیۆنی ئەنجام دەدات 11 ملیۆن هاوبەشی هەیە لە کەناڵی خۆی لە تەلێگرام و لەوێەوە زانیاری تایبەت بە خۆی بڵاو دەکاتەوە. ئەو باسی لەوە کردووە کە باوکی 100 منداڵە لە ڕێگەی بەخشینی تۆوەوە. لە سەرەتاوە کە دەستی بۆ پرۆسەیە کردووە یارمەتیە و هاوڕێیانەی خۆی داوە کە کێشەیەوە چەخستنەوەیان هەبووە. هەرچەندە تەلێگرام ڕایگەیاندووە کە بانگەواز بۆ توندوتیژی لە تۆڕەکەدا قەدەغە کراوە و هەر کەناڵێکیش توندوتیژی تێدا بێت دەسڕێتەوە، بەڵام سەرباری ئەوە ئەو تۆڕە کۆمەڵایەتیە ڕوبەڕووی ڕخنا بۆتەوە بەهۆی ئەوەی لەلایەن هەموو کەسولایەنێکەوە بەکاردەهێنرێت بۆ هەر مەبەستێک بیانەوێت.